فێربوون لە ڕێگای چیرۆکەوە وانەی حەوتەم. Fred works in a factory. He does not have a wife, and he gets quite a lot of money every week. He loves cars and has a new one every year. He likes driving very fast, and he always buys small, fast, red cars. He sometimes takes his mother out in them, and then she always says, "But, Fred, why do you drive these cars? We're almost sitting on the road." Then Fred laughs and is happy. He likes being very near the road. Fred is very tall and very fat. Last week, he came out of a shop and went to his car. There was a small boy near it. He was looking at the beautiful red car. Then he looked up and saw Fred. "How do you get into that small car?" he asked him. Fred laughed and said, "I don't get into it. I put it on." بەڵێ ئازیزان جارێکیکە ئەی خوێنمەوە. ئەم جاریان هەوڵەیەم کە بە زیاتر بە تەلەفوزێکی بەریتانی بۆتان بخوێنمەوە. Fred works in a factory. He does not have a wife, and he gets quite a lot of money every week. He loves cars and has a new one every year. He likes driving very fast, and he always buys small, fast, red cars. He sometimes takes his mother out in them, and then she always says, "But Fred, why do you drive these cars? We are almost sitting on the road." Then Fred laughs and is happy. He likes being very near the road. Fred is very tall and very fat. Last week, he came out of a shop and went to his car. There was a small boy near it. He was looking at the beautiful red car. Then he looked up and saw Fred. "How do you get into that small car?" he asked him. Fred laughed and said, "I don't get into it. I put it on." بەڵێ خۆشەویستان با بگەڕێینەوە بۆ ئەوەی کە بیکەینە کوردی. Fred works ئەگەر بە بەریتانیەکەی کە ئێڵێم ئەڵێم چی works. بەڵام ئەگەر بە ئەمریکیەکەی کە ئێڵێم ئەڵێم works. بەڵام ئەگەر بە بەریتانیەکەی بیڵێم ئەڵێم works. بە قورگ ئێڵێم works. سەوتی works. In a factory واتە کارگا. Fred ئیشەکە لە کارگا. He does not have a wife. ژنی نییە. A wife ژن. تقریبا تۆ لە کوردیە ئەگەر بڵێ a wife ئەڵێ ژنێک. بەڵام ڕاستێکی لە زمانی ئینگلیزیە کاتێکە وشەیەکی ناومان هەیە ئەم ناوە ئەگەر کۆیە ئەبێ بە کۆ بڵێ. باشە؟ wives. ئەگەر تاکە ئەبێ یا ناسراوە یانە ناسراوە تۆ یان زەی لە بەردەمایە یا ئەو ئەن.
یان نەژمێراوە ئەوە شتێکی کێ کەواتە ناو لە زمانی ئینگلیزیە ئەگەر بژمێرێت تاک بێ یا کۆ بێ ئەگەر تاک بێ ئەو ئەنی لە پێشە کۆش بە ئێسێک واتە بەبێ ئەم نیشانەی کۆیەکە ئێسەکەیە یان ئەگەر شازیش بە بەنەوەیەکیکە بەبێ ئەم ئەو ئەنەکە لە پێشەوە هەیە نابێت واتە تۆ ناتوانێت بڵێ he does not have wife چونکە wife ژمێراوە کە ژمێراو بوو یان دانەیەکە یان زیاترە ئەگەر دانەیە بوو ئەو ئەنیە خیتە بەردەم ئەگەر زیاتریش بوو ئەوێ کۆی کەیتەوە and he gets بەدەستی ئەهێنێ quite ئەم ئێسە چییە لەبەر وتوتە هی کەوتە هی و شێوئێت ئەبێ فرمانەکە لە ڕستەیەکی ئاوا ڕانەبردووە ئێسێکی بچێتە سەر بەمە ئەڵێن ئێسی کەسی سێمی تاک quite a lot of money واتە پارەیەکی زۆر تەواو زۆر بەدەست ئەهێنێ every week هەموو هەفتەیەک he loves cars ئەو عاشقی سیارەیە loves cars هیوایەتی سیارەیە سێرەکەی لێرە cars کۆیە نەیوتووە he loves a car he loves cars عاشقی سیارەیە ئەم ئێسەیان چییە ئەمە فعلەکە ڕانەبردووە لەبەر خاتری هی ئەبێ ئێسی کەسی سێمی چێتە سەر ئەمە چییە ئەمە کۆیە بۆ ئەم ئێسەی چێتە سەر and has a new one every year ئەم هازە چییە بۆ نەماوتوە have ئەمەش هەر ئێسی کەسی سێمە بەڵام شازە لە جیاتی ئەوەی بڵێ هافز ئەڵێ هاز he likes driving very fast ئەو حەزی بە لێخوڕینە چۆن very fast واتە حەزەکە زۆر بە خێرایی لێ بخڕێت and he always و ئەو هەمیشە buys ئەکڕێت small fast red cars سیارەی سووری خێرای بچووک سێرەکی زۆر جار ئینگلیزی و کوردی لە مەسەلەی سیفا ڕێک بە پێچەوانەوە ئێمە ئەڵێن سیارەی سووری خێرای بچووک ئەوان ئەڵێن سیارەی بچووکی خێرای سوور he sometimes takes his mother ئەو هەندێ جار takes واتە دایکی هەڵەگرێ با لەگەڵ خۆی لەناو سیارەکە his mother out in them لەنێو ئەو سیارانە دایکی ئەباتە دەرەوە and then she always says و ئەو هەمیشە ئەڵێ but Fred بەڵام Fred why do you drive these cars بۆچی ئەم جۆرە سیارانە بۆ ئەم سیارانە لێخوڕی why do you بۆچی تۆ drive these cars ئەم سیارانە لێخوڕی we're almost sitting on the road ئەڵێ ئێمە تقریباً لەسەر جادەکە دانیشتوین سیاری بچووکی خێرای نزم then Fred laughs and is happy فرێدیش پێ ئەکەنێ و دڵخۆشە و گوێنایەتێ he likes being very near the road ئەو حەزەکە زۆر نزیکی جادەکە بێ گە سیارەکە و خێرا بێ و حەزی لە خێرایی بێت دیارە سیارەکە نزم بێ خۆشترە Fred is very tall Fred چۆنە زۆر باڵا بەرزە and very fat و زۆریش قەڵەوە last week هەفتەی ڕابردوو he came out of a shop لە دوکانێک هاتە دەرەوە and went to his car و ڕۆشت بۆ لای سیارەکەی there was a small boy کوڕێکی بچکۆلە هەبوو near it لە نزیکی it واتە سیارەکە لە نزیکی سیارەکە کوڕێکی بچکۆلەی لێبوو he was looking at the beautiful red car ئەو تەماشای سیارە سوورە جوانەکەیە کرد then he looked up پاشان سەری هەڵبڕی and saw Fred فرێدی بینی کە فرێدی واتە سایەخەکەی بینی پیاوێکی گەورەی باڵا بەرز وتی how do you get into that small car how چۆن do you get into تۆ چۆن ئەچیتە ناو that small car تۆ چۆن ئەچیتە ناو سیارە بچکۆلەیە he asked him پرسیاری کرد لە him لە Fred laughed and said فرێدیش پێکەنی وتی I don't get into it خۆ من ناچمە ناوی I put it on من چی ئەکەم من سیارەکە لەبەر ئەکەم وەکو چۆن جلێک لەبەر بکەی ئەڵێ من لەبەر یەکەم I put it on ئێستا ئینگلیزیەکەی بڵێ کارخانە factory بڵێ ژن wife بڵێ بەدەستی ئەهێنێت پارەیەکی زۆر gets quite a lot of money gets quite a lot of money بڵێ ئەو عاشقی سیارێ حەزی لە سیارێ سیارەی خۆشە ئەڵێ چی
He loves cars. بڵێ دانەیەکی تازەی هەیە هەموو ساڵەواتە هەموو ساڵە دانەی تازەی پێ. He has a new one every year. He has a new one every year. بڵێ ئەو حەزی لە لێخوڕینی زۆر خێراواتە حەزەکە زۆر بە خێرایی لێ بخورێت. He likes driving very fast. He likes driving very fast. بڵێ خێرا fast. بڵێ ئەو دایکی ئەباتە دەرەوە لەو سیارانە لەوانە in them. He takes his mother out. Take out واتە ئیباتە دەرەوە. He takes his mother دایکی ئەباتە دەرەوە in them. بڵێ هەمیشە always. ئەی بڵێ زۆربەی کات تقریبا چۆن ئەڵێی تقریبا almost. بڵێ جادە road. بڵێ بەرز باڵای بەرز tall. بڵێ قەڵەو fat. بڵێ دوکان shop. بڵێ نزیک near. بڵێ سوور red. بڵێ چۆن ئەچیتە ناوی چۆن ئەچیت how do you get into چۆن ئەچیتە ناوی how do you get into. بڵێ ئەو سەیارە بچووکە that small car. بڵێ من ناچمە ناوی I don't get into it. بڵێ من لەبەری ئەەکەم I put it on. بەڵێ ئازیزان و خۆشەویستان هاتینە کۆتایی وانەی ئەمڕۆ. ئازیزان بۆ ئەوەی بەڕێگایەکی دروست فێری زمانی ئینگلیزی ببیت بەشداری بکە لە کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمان لە ئاوات ئەکادمی. ئەتوانی نامەیەک بنێری بۆ پێیج و لەوێ وەڵامە درێیتەوە. ئەم کۆرسە نرخی $40 بەڵام بە داشکاندن لەم ماوەیە کە خراوەتە بەردەستان هێشتا ماوەتان بەدەستەوە ماوە لە ئێستا ئەتوانی بە 20,000 بەشداربی. لە ڕاستیە ئەمە هەوڵ و ماندووبوونی منە لەگەڵ فێربوونی زمان و ڕای زۆربەی ئەو شارەزایانەی کە ساڵانێکی زۆر هەوڵان ناوە لەگەڵ زمانەوە زمانێکی زۆر فێربوون ئەوەم هێناوە ئەزمموی 16 ساڵ دەرزوتنەوەی خۆم هێناوە و بە شێوەیەک ئەم خولەمان ڕێکخستووە 18 وانەی تایبەتە بە استراتیژیەکان لە نێوان هەر وانەیەکە وانەیەکی تری ئینگلیزیمان داناوە بۆ ئەوەی کە تۆ بێتاقەت نەبی و زۆر ئیسفادی لێ بکەی واتە تاستی و حەوت وانە بەم شێوازە ئەڕواتەنان باس دەوەی تیا چۆن وشە لەبەرەکەی چۆن سپێڵ لەبەرەکەی چۆن بە چیرۆک فێرەبی چۆن خۆتمان و ئەکەی چی بکەی ئاسانتر فێرەبی چی بکی کاتێ بۆ ئەگەڕێتەوە چی بکی خراپە ئەبێ یەکەم جار خەریکی چیبی لە فێربوونی زمانە هەموو ئەم شتانە باسکراوە پاشان کۆرسێکمان بە چیرۆک وەکو چۆن ئێستاکە منە وانەیەم وتەوە کۆرسێکم وتوەتەوە لە کتێبێکەوە کتێبەکە 10 چاپتەرە هەر چاپتەرێکم شەرح کردو دوای پارچەیە ڤیدۆم بۆ دروست کردو و کۆتایی ئەم چیرۆکی کە بۆم باسکردن هەوڵێم ڕستە و شەکانیتان پێ لەبەر بکەم و پاشان مینی کۆرسێکی کەم وتوەتەوە بە ناوی پۆلیگلۆت هەموو ئەم شتانە بە ناوی استراتیژیەکانی فێربوونی زمان لە awatacademy.com ئامادەیە و تا ئێستاکە کۆمەڵێک بەشداربوومان هەیە سوپاس بۆخوا هەر هەمویان ئەو بەشداروانە تا ئێستاکە ئەوەندەی ئاگامان لیانە بەردەوام نامە ئەنێرن و کۆمنتە نووسن دەستخۆشیان هەیە سوپاسیان کردوین ئێمە سوپاسی ئەمەکداریانەکەین کە زۆر زۆر خۆشحاڵین کە ئەوان سوودمەند بوون و ئێمە بەردەوام بیرلەوە ئەکەینەوە کە شتێ بکەین ئەوان زیاتر سوودمەند ببن هیوادارم ئێوەش پەیوەست بن بەو بەڕێزانەوە و باشتر
دەستکەن بە فێربوونی زمان. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم.